کارەساتە سروشتیەکان کە ڕوبەڕووی زەویەکەمانە بێتەوە جۆری زۆرە. هەمانە کارەساتێکن کە لە دەرەکیەوە تووشی ڕووی زەوی ئەبێتەوە، بەڵام کارەساتی وەمان هەیە لە ناوڕۆکی زەویەوە هێزەکە دەرەپەڕێت و وای لێکات تووشی کارەسات بێ. کارەساتەکان زۆرن، بەڵام ئەوانەی کە زیاتر لە ناوچە و منتیقی خۆمانە ڕۆیان بۆ نمونە بوومەلەرزێ، لافاوە، داڕمانی زەوی، ئەمانە هەمووی کارەساتی سروشتین، بەڵام گڕکانەکان و بوونی نێزەک و شەپۆلی تۆز و ئەمانە زۆر دوورە لە منتیقەکەی ئێمەوە. ڕاستی ئەو کارەساتانەی بەم دوایی کە ڕوویاوک و بوونی بوومەلەرزە من ناتوانم بۆ خۆی بواری پسپۆرەکەمەوە زۆر بچمە ناوڕۆکی بابەتەکەەوە، بەڵام شوێنەکان دیاریکراون. چەند زۆنێکی دیاریکراو هەیە لەو شوێنانەی کە پلێتەکان بەریەکەکەون کە ئەگەری ڕوودانی بوومەلەرزەتیانە زۆرە و بەردەوامی تیانە دووبارە بۆتەوە. بە خۆشحاڵی ئێمە بڵێن و خۆمان ناوچەی خۆمان سلێمانی تقریبەن دوورین لەو زۆنەوە. ڕۆژئاوای کوردستان و کوردستانی باکوور ئەوانە زیاتر کەوتونەتە سەرهێڵی بوومەلەرزەکان کە بەردەوامی زەمینلەرزی تیا ڕوئەیات بە گوڕی کەم و زۆر و مامناوەند. زۆربەی کارەساتەکان هەمووی ئەگەڕێتەوە بۆی کە زەوی لە ئەکتیڤیتێکی بەردەوامە، یعنی چالاکیەکەی بەردەوامە، زەوی زیندووە نەمردووە. بەهۆی ئەم کارەساتانەوە یانەوە تا خۆڕێکە خاتەوە یانەوە تا جوڵەیەکی بەردەوام هەیە. ئێمە زانین کاتیان پلەیتانە بەرەوڕووی یەک ئەجوڵێن لە جوڵەیەکی بەردەوامان، یعنی ستێپڵ نەبوون و نەگیرساونەتەوە. ئەم مەژبووە ئەکا کە جوڵەکە بەردەوام بێت، وزەیەکی زۆر کۆ ئەبێتەوە بە درێژایی بۆ ماوەیەکی زۆر، وای لێکە وزەکە پێویست کاکە دەرپەڕێت و بێتە سەر ڕووی زەوی و کارەساتی لێ بکەوێتەوە. ئەمە بۆ لایەنی بوومەلەرزە. هەنێک کارەساتی ترمان هەیە وەکو لافاو، ئەمە بۆ خۆی گۆڕانی کەشوهەواوە، بۆ فترەیەکی زۆر بارانە بارێ، ئەو ناوچانە تووشی مەترسی داپۆشینیان بە ئاو ئەبێت، نزیک لە ڕووبارەکان، قەراق دەریاکان، ئەمانە هەمووان لێت کە داپۆشرێن بە ئاو. ڕاستی بوونی ئەم کارەساتانە نەبوونی پلانێکی گونجان و تۆکمەیە لە کاتی دروستکردنی پرۆژەی نیشتەجێبووەکانەکان. ئەبێ پێشوەخت ڕاو پێشنیاری ئەو کەسانە وەربگرێت کە توێژینە و لۆکەڵیان کردووە لەسەر ئەو بابەتە، بۆی پێشەوە هەچ بینایەکیان هەشت ڕێگەوبانێ سەدێ هەچێک دروستکرا بتوانن پشتبەستن بە توێژینەوەکانیان. دروستکردنی سەد و بەنداوەکان کاریگەریەکی وەکو کارەساتی بوومەلەرزەی لێ ناکەوێتەوە، لەبەرەوەی ئەمانە پێشوەخت پلانی پێشوەختەی بۆ دانراوە کە هیچ شوێنێک وێرانکاری بەسەرانایەت و ئەبێ پێشوەخت پلانی بۆ دانرا بێ بزانن ئەم شوێنانە کوێن کە ئاوی سەدەکە دای ئەپۆشێت. بەڵام بۆ بوونی قورسایی ئاوەکە و لەسەر منتیقەکە و ڕوودانی بوومەلەرزە گریمانێکی زۆر لاوازە. نەبوونی باڵانس لەسەر ڕووی زەوی بەهۆی دانیشتوانەوە دروست نابێت، بەڵام بەهۆی چینەکانی زەوی خۆی وا پێک هاتووە لێکترازان و شکانی تایە. بەهۆی ئەم لێکترازان و شکانەوە ئەکات جاری وا هەیە لە کاتی لێک نزیک بوونەوەیان دوورکەوتنیان وزەیەک دروستە بێت و پێویستەکات بێتە دەرەوە ئەو کارەساتانەی لێ بکەێتەوە. کارەساتی بوومەلەرزە هۆکارەکەی بەهۆی پلەیتەکانەوەیە کە ئەجوڵێن بەرەو یەک لەو شوێنانە کە ئەو پلەیتانە بەریەک ئەکەون ئەبێتە هۆی ڕوودانی بوومەلەرزە. بوونی گڕکانەکان لەو ناوچانێک کە شوێنێکە گڕکانەکان تایە چالاکن، ئەوەش هۆکارێکە کە بوومەلەرزە لەو ناوچانەدا ڕووبە. بە خۆشحاڵی وەسە هەنێک لە پرۆژەکان کە دروست دەکرێت پێشنیار و ڕاوبۆچینی توێژەر و مامۆستایانی بەشی جیۆلۆجی لێوەرەگیرێت، بەڵام داواکارم کە زیاتر هەموو پرۆژەکان کە دروست دەکرێت پێشوەخت پرس و ڕابە جیۆلۆجیەکان بکرێ بۆ ئەوەی دووربن لە هەموو کارەسات و زیانێکە لە دوای دروستبوونی ئەو پرۆژانە بە دوای خوایەکێنێت. ڕاستی ڕوودانی بوومەلەرزە کارەساتێک نییە پێشوەخت ئێمە بتوانین پێشبینی بۆ بکەین، بەڵام هەنێک جار هەنێ نیشانەی لاوەکی هەیە لەوە چێ مەڕووماڵات و ئاژەڵەکان بتوانن هەستی پێ بکەن، ئەوەش کە زۆر کەمە بۆی مرۆڤەکان بتوانن ئاگادار بنەوە شوێنەکان بەجێ بێڵن. بەڵام بۆ ڕوودانی داهاتووی کارەساتەکان زۆر جار لە دوای کارەساتی یەکەم هەنێک کارەساتی تر بە دوای خۆیان هێنێک کە ئەوانە لاوەکین و لەوە چێ گوڕەکان زۆر بەهێز نەبێت. ئەگەر کارەساتەکە پێشوەخت دراسە کرات و توێژینەی بۆ کرابێکە ئەو شوێنە فشەڵە و احتیمالی داڕمانی هەیە، ئەکید بە دڵنیاییەوە ئەبێت ئەو شوێنە چۆڵ بکرێت و هاوڵاتیانی لێ ئاگادار بکرێتەوە. کارەساتە سروشتیەکان و بوومەلەرزە ئێمە وەکو مرۆڤ ناتوانین ڕێگریان بکەین، بەڵام تەنها ئەتوانین هۆشیاری بین بە هاوڵاتیان لە کاتی بوومەلەرزە چی بکەن، یان ئەو شوێنانەی کە بوومەلەرزەتیانە چالاکە ئەبێ جۆری بیناکان و باڵەخانەکان وا دروستکرێن کە بەرگەی ئەو گوڕی بوومەلەرزێ بگرن. لە پاش ڕوودانی ئەو کارەساتانە بە باشی دەزانم لێکۆڵینەر و توێژینەرەکان هەوڵ بدەن بەردەوام لەسەر ئەم ناوچانە
دراسی تایبەتی خۆیان بکەن بۆی بزانن لە پێش ڕۆدان و لە دوای ڕۆدانی کارەساتەکە چی گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئەگەری گریمانی دووبارە بوونەوەی ئەم کارەساتانە ئەو نەوچانە کوێن کە زیاتر زەرمەندن بۆ هاوڵاتیان بۆی باشتر خۆیان ئامادە بکەن لە بەرەنگاربوونەوەی هەر کارەساتێکی تر کە تووشیانە بێتەوە لە داهاتوودا.